ترامپ وەک یەکەم وێستگا سەردانی شانشینی سعودیە دەکات. سەرۆکی ئەمریکا لە سعودیە بن سەلمان بە دوای دەستکەوتی قەبەدا دەگەڕێت. وەک یەکەم وێستگەی سەردانیکردنی بۆ جەرەوەی وڵات بەم نزیکانە بڕیارە دۆناڵد ترامپ سەردانی شانشینی سعودیە بکات. با ڕەچاوکردنی لێدوانەکانیشی سەبارەت بەم سەردانە و دیارە ترامپ بە دوای دەستکەوتی قەبە و گەورەی ئابووری و سیاسیەوەیە. لێرەوە پرسیاری سەرەکی ئەوەیە بۆچی ترامپ عەرەبستانی سعودیەی وەک یەکەم وێستگەی سەردانەکانی هەڵبژاردووە و بە دوای چیدا دەگەڕێت. ئەوەی تا ئەم ساتەوەختەش دیار و بەرچاوە ئەوەیە کە پاش نزیکەی دوو مانگونی و لە سەرۆکایەتیەکەی ترامپ شەڕی رووسیا و ئۆکرانیا هێشتا هەر بەردەوامە و چارەنووسی ئاگربەستیش نادیارە. شەڕی غەزەش کۆتایی نەهاتووە. بارمتەکانی ئیسرائیل ئازاد نەکراون. پلانەکەی ترامپ بۆ گواستنەوەی فەڵەستینیەکان لە غەزەوە بۆ ئوردن و میسر یان هەر شوێنێکی دیکە شکستی هێناوە. لە لوبنانیش ئەگەری سەرهەڵدانەوەی شەڕ و قەیران هێشتا لە ئارادایە. مقاومەی حوسیەکانی یەمەنیش هێشتا بەردەوامە و ئەنسارڵڵا بەهۆی دەستپێکردنەوەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە ئۆپەراسیۆنە دەریاییەکانی لە یەمەن دەست پێکردوێتەوە و تەنانەت هێرشە بەردەوامەکانی ئەمریکاش نەیانتوانیوە بیان وەستێنێت. ئەوەی تا ئێستا دیار و بەرچاوە ئەوەیە بڕیارە هەشت خاڵیەکەی ترامپ بۆ تاران کەوتوتە پەراوێزەوە. پێش ناچێت بڕیاری لکاندنی کەنەدا و گرینلاند و کەناڵی پەنەما هیچ کات سەر بەگرێت و لە هەمووشی گرنگتر بەهای بۆرسەی ئەمریکا لە ماوەی دوو مانگی ڕابردوودا نزیکەی 10 تریلیۆن دۆلاری لەدەستداوە. ئەو کات فرۆشی جیهانی زۆرێک لە کۆمپانیەکانی ئەمریکی و بە تایبەت تێسلا دابەزینێکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە. لەگەڵەوەشدا شەڕی گومرگی کۆشکی جگەل لە بەرزبوونەوەی هەڵاوسان کەمترین دەستکەوتی نەبووە. تەنانەت ئەوروپا و کەنەدا و مەکسیک وەک سێ هاوپەیمانی سەرەکی ئابووری و سیاسی ئەمریکا بەهۆی ئەم سیاسەتەوە خەریکی دوورکەوتنەوەن لە ئەمریکای ترامپ و کەمترین متمانەیان بە کۆشکی سپی نەماوە. کەواتە تا ئەم ساتەوەختە ئەوەی دیار و بەرچاوە ترامپ لە جێبەجێکردنی سەرجەم بەڵێن و بڕیارەکانی شکستی هێناوە و کەمترین دەستکەوتی بەدەست نەهێناوە. تەنانەت پێناچێت بەم زوانە هەندێ بەڵێنی سەرەکی وەک وەستاندنی شەڕی رووسیا و ئۆکرانیا وەک خۆی بانگەشەی بۆ دەکرد کە لە یەکەم هەفتەی سەرۆکایەتی خۆیدا کۆتایی بەم شەڕە دێنێت جێبەجێ بکات. بەگشتی تا ئەم ساتە دۆناڵد ترامپ جگە لە هاش و هوشی ناوخۆیی لە کارنامە قەبە و فراوانەکەی سەرکەوتوو نەبووە. لەم ڕووەوە ئەوەی دیارە و بەرچاوە ئەوەیە کە ترامپ لە ئێستادا بە شوێن دەستکەوتی قەبە و گەورەدا دەگەڕێت. دەیەوێت لەم سەردانەیدا بۆ سعودیا وەک یەکێک لە دەوڵەمەندترین وڵاتانی دنیا دەستکەوتێکی زۆر قەبە و گەورە بەدەست بێنێت و لە میدیاکانەوە بانگەشەی بۆ بکات و ماوەیەک خۆی بنوێنێت تا ئاستی داپۆشینی شکستەکانی. لە ماڕاستەیەدا هەڵبژاردننی سعودیا وەک یەکەم وێستگەی سەردانەکانی گەیشتنە بە دەستکەوتی ئابووری و سیاسی قەبە لە بەرامبەردا پەردەپۆشکردنی شکستی پلان و بەرنامەکانیەتی. لەمبارەوە پرسیارێکی سەرەکی تر ئەوەیە بەڕاستی ترامپ لەم سەردانەدا بە دوای کام دەستکەوتدا دەگەڕێت. پێدەچێت لەم سەردانەدا ترامپ چەندین داواکاری چارەنووسازی لە سعودیە بن سەلمان هەبێت و لە ئەگەری سەرگرتنیشی فەزای خۆ بە پاڵەوانکردنەوەی سەرۆکی ئەمریکا فراوانتر دەبێت کە لێرەدا ئاماژەیان پێ دەکەین. یەکەم، ڕاگرتن و کەمکردنەوەی پەیوەندی سیاسی و ئابووری لەگەڵ چین. بەدڵنیاییەوە ترامپ نەک تەنیا هیچ ئارەزووی بەو پەیوەندیە گەرم و بڕای ئێستای چین و سعودیە نییە، بەڵکو زۆریش دژێتی. بۆیە بەدڵنیاییەوە داوا لە سعودیە دەکات پەیوەندیەکانی لەگەڵ چین کەم بکاتەوە و هاوکاری ئابووریش بە تەواوەتی خاو بکاتەوە. دیارە سعودیە ئەمە قبول ناکات ئەگەر تەنانەت بە ڕواڵەتیش بەڵێنی ئەرێنی بە ترامپ بدات، چونکە سعودیە بن سەلمان پاش قەیرانی خاشقچی و گوشارەکانی بایدن بۆ سەر محەممەد بن سەلمان و بەدەمەوە هاتنی خێرای چین بۆ پشتگیری ئابووری و سیاسی ڕیاز، ئیتر لەو کاتەوە بن سەلمان بڕیاری خۆی داوە بۆ ڕاگرتنی هاوسەنگیش بێت قەت ئامادە نیە جارێکی دیکە سیاسەتی بنەڕەتی وڵاتەکەی تەنیا لەسەر هاوپەیمانی ئەمریکا ڕێک بخات و چین و رووسیا پەراوێز بخات. دووەم، هاوپەیمانی لەگەڵ ئەمریکا لە ئەگەری شەڕ لەگەڵ ئێراندا. بەدڵنیاییەوە ترامپ داوا لە سعودیە بن سەلمان دەکات لە ئەگەری شەڕ لەگەڵ تاراندا هاوپەیمانی بێت. بەڵام ئاشکرایە دەمێکە سیاسەتی بن سەلمان دوورکەوتنەوەیە لە ململانەی نێوان ئێران و ئەمریکا. جیا لەمەش بن سەلمان ئەوە باش دەزانێت ئەم کارە مەترسی جددی بۆ سەر هەردوو هێڵ یاساییش و ئابووریە وڵاتە دەبێت. بۆیە
ئەگەری ئەوە لە ئارادانیە بن سەلمان ئەمە پەسەند بکات. ئەویش لە کاتێکدا هیچ دوور نییە دوای تاران ئیسرائیل ڕوو لە وڵاتانی عەرەبی و بە تایبەت سعودیە بکات. بۆیە لە ئێستادا محەممەد بن سەلمان مانەوەی تاران بۆ ڕکابەرایەتی تەلەبیب بە پێویست دەزانێت. بۆیە ئەگەری ئەوەی نییە لە ئێستادا بچێتە هاوپەیمانیەک کە مەبەستی ڕوخانی دەسەڵاتی سیاسی تاران بێت، ئەگەرچی بەڕواڵەتیش بووە وەڵامی ئەرێنی بە ترامپ بدات. سێەم، هاوکاری ئۆپەراسیۆنی سەربازی دژ بە ئەنسارۆڵای یەمەن. پێدەچێت لەم سەردانەیدا ترامپ داوا لە بن سەلمان بکات لە هێرشکردنە سەر یەمەن هاریکاری ئەمریکا بکات. بەڵام ئەستەمە بن سەلمان ئەوەی لە یاد کرد بێت ڕیاز نزیکەی 7 ساڵ شەڕی لەگەڵ ئەنسارۆڵای یەمەنی سەر بە ئێران کرد، بەڵام ئەمریکا لەبەری پشتیوانیکردن لە سعودیا لە دوایین قۆناغەکانی جەنگدا گەماروی چەکی بەسەر سعودیەدا سەپاند. گرنگتر لەوەش سعودیا چەند جارێک نزیک بوو لەوەی چەندین شاری حوسیەکان جاگیر بکات، بەڵام بەهۆی هەڕەشە و گوشارەکانی کۆشکی سپیەوە ناچار بوو ئۆپەراسیۆنەکە ڕابگرێت. دیارە ئەم جارە سعودیا ئەم سیاسەتەی کۆشکی سپی لێد ناکات و ناچێتە ناو ئەو گەمە کوشندەیەوە. لەمڕۆوە بە دڵنیاییەوە وەڵامی بۆ ترامپ ئەرێنی نابێت. چوارەم، بەشداریکردن لە ڕێککەوتننامەی ئیبراهیم. لەمبارەوە ترامپ زۆر جار لە میدیاکاندا ئاماژەی بەم دەستکەوتەی خۆی وەک یەکێک لە گەورەترین دەستکەوتەکانی ژیانی سیاسی داوە و لە بانگەشەی هەڵبژاردننی ئەم جارەشیدا بەڵێنی بەهێزکردنی ئەم پەیمانە و پەیوەستکردنی سعودیەی بە پەیمانەکە وتاوە. دیارە لە ئێستادا کە ڕۆژانە لە غەزە تەلەبیب خەریکی تەفروتوناکردنی عەرەبە و هاوکات لە دەستدرێژی بۆ سەر وڵاتانی عەرەبی و داگیرکاریەکانی بەردەوامە تەنانەت جەنگۆی دەرکردنی خەڵکی غەزە هەیە، هەرگیز ئەگەریەوە لە ئارادانیە سعودیە لە ئێستادا توخنی پەیمانی ئیبراهیم بکەوێتەوە، مەگەرەوەی ترامپ بەوە ڕازی بێت گوشار بۆ سەر ئیسرائیل بێنێت، کۆتایی بە قەیرانی غەزە بێنێت و دامەزراندنی دەوڵەتی فەڵەستین پەسەند بکات و لە سووریاش هێزەکانی بکێشێتەوە کە لە ئێستادا مەحاڵە تەلەبیبی ناتانیاهۆ بەم کارە ڕازی بێت. بۆ ئەماش دەبێت چاوەڕوانی نایەکی گەورەی بن سەلمان بین بۆ ترامپ. پێنجەم، دابەزاندنی نرخی نەوت. لە ئێستادا کە بەهۆی سیاسەتی باج و هەڵاوسانەوە ئەمریکا تووشی قەیرانی ئابووری بووە، بە دڵنیاییەوە دابەزاندنی نرخی نەوت بە زیادکردنی بەرهەمی جیهانی دەتوانێت بۆ کەمکردنەوەی هەڵاوسان لە ئەمریکادا کاریگەری بەرچاوی هەبێت. بۆیە ترامپ ڕاشکاوانە داوا لە بن سەلمان دەکات نرخی نەوت دابەزێنێت. پێدەچێت بن سەلمان ئەم داوایەی ترامپ قبول بکات، بەڵام لە دەرەنجامدا سعودیە ناتوانێتەوە قبول بکات کە نرخی نەوتی جیهان زۆرە هەرزان بێت. بۆیە قبولکردنی ئەم داوایەش کاتی دەبێت و ئەگەر و نەگەر و مەرجی زۆری دەبێت. شەشەم، وەبەرهێنان لە ئەمریکادا. لە ماوەیەدا ترامپ وەک دەستکەوت چەندین جار باسی ئەوەی کردووە کە بڕیارە سعودیە و ئیمارات و قەتار لە ئەمریکادا وەبەرهێنانی قەبە بکەن. لەمڕۆوە حتمەن داوا لە بن سەلمان دەکات وەبەرهێنانێک کە بە گوێرەی میدیاکانی ئەمریکا بڕەکەی دەگاتە 1 تریلیۆن دۆلار لە ئەمریکادا دەکات. لەمبارەوە ژمارەیەک لە توێژەران ڕایان وایە بە ڕەچاوکردنی سیاسەتەکانی ترامپ لەلایەن سعودیەوە ئەگەری زۆرە سعودیا بەڵێن بە ترامپ بدات، بەڵام جێبەجێکردنیان ئەوەندە دوا بخات کە ئیدارەی ترامپ کۆتایی پێدێت و هێشتا پرۆژەکان جێبەجێ نەکراون. کەواتە کۆیان باسا پێمان دەڵێت جیا لە پرسی غەزە و هاریکاری ئەمریکا بۆ کاولکردنی لە بەرامبەریشدا تووڕاکردنی سعودیا، بن سەلمان لە ماوەیەدا باش لە سیاسەتی بڕیار و هەڕەشە و ئاوکات پاشگەزبوونەوەکان و نارمینواندنەکانی ترامپ تێگەیشتووە. وایە لەم سەردانەی بۆ سعودیەدا ئەستەمە ترامپ دەستکەوتی قەبە و ئەوتۆ بەدەست بێنێت، ئەگەرچی لە بەشی وەبەرهێنانە و بگرەنەوت لەوانەیە بن سەلمان بەڵێن بدات و ترامپ کەمێک دەستکەوتی هەبێت. بە پێچەوانەوە هیچ دوور نییە لەم سەردانەدا بن سەلمان براوەی سەرەکی نەبێت و دەستکەوتی گەور و قەبە لە بواری سەربازی و ئەتۆمی لە ئەمریکای ترامپ بەدەست نەهێنێت. بەڵام لە هەر حاڵەتێکدا ترامپ وەک هەمیشە و وەک بەشێک لە کەسایەتی و تەنانەت سیاسەتکردنی پاش سەردانەکەی بۆ ماوەیەک لە میدیاکان دەردەکەوێت و باس لە دەستکەوتە قەبەکانی سەردانەکەی دەکات و خۆی وەک جیاوازترین و بەهێزترین سەرۆک نیشان دەداتەوە.